لە هەنگاوێکی نوێدا و بە ئامانجی چۆنیتی ژیانکردنی تەندروست لە ڕووی لە شولارێکی ڕێک و جستەیەکی نمونەیی و وەرگرتنی وزەی سروشتی باش و ڕزگاربوون لە دەرد و نەخۆشیەکانی دڵ سیمینارێکی پزیشکی و زانستی بەڕێوەچوو. هەر لە چوارچێوەی سیمینارەکەدا تیشک خرە سەرکردنەوەی یانەی تەمەندرێژی کە بۆ یەکەم جار ئەم یانەیە دەکرێتەوە لە شاری سلێمانی کە کار لەسەر ژیانێکی تەندروست دەکات. ئێمە یانێکمانێ پێوت یاونی تەمەندرێژی یانەیەکی پزیشکی کۆمەڵایەتیە. ئەم یانەیە وەکو یەکەم چالاکی بریتیە لە گێڕانی ئەم سیمینارە پزیشکیە کە لەبارەی تەمەندرێژیەوە. تەمەندرێژی زانستێکی زۆر تازای لە هەموو جیهاندا لەم 10 ساڵانەی پێشوودا زۆر توێژینەوەی زۆری لەسەر کراوە و هەروەها ئەنجامی زۆر چاکی هەیە و هەروەها زۆربەی زانایان لە عالەما زۆر گەشتبینن بۆ ئەنجامانی کە دەرودراوە. ئێمە محاولەکەین لەم سیمینەردا هەموو ئەو ڕێگەچارانە بخینە ڕوو کە پێویستە لە ژیانی تەندروست و خۆراکی تەندروست و هەموو ئەو تاوکەرە خۆراکیانی کەوا لە جیهانی تەمەندرێژی ئێستا ئەخوری هەموویمان هێناوە و لە هەمان کاتە ئەو ڕێگانی کە بۆ پشکنینی تەمەندرێژی بە شێوەیەکی زۆر زانستیانە ئەخینە ڕوو و زۆر گەشتبینین بە ئەوەی کەوا ئەمە یەکەم سیمینارە و لە دوای ئەوە چەندەهایەکە لەوبارە ئەکەینەوەمانە. ئێمە ئەمانوێ خەڵکی بێتە ناو یانەکەمانەوە. یانەکەمان زۆر وازح ناوەکەی بخۆی یانەی تەمەندرێژی لە ناو یانەکەدا هەموو ئەو چالاکیانی کە ڕێکی خێنەوەکو ئەم چالاکیە بریتی بێت لە تقدیمکردنی ڕاوێژکاری خۆراکی ڕاوێژکاری ژیانی تەندروست و هەروەها بە شێوەی ئەو خۆ کۆمەڵاتیانی کەوا ئەبێتە هۆی ئەوەی پرۆسی تەمەنمان بە خێرایی بەبابەر و پێشەوە. لەبەر ئەمانوێ کۆمەلگایەکی تەندروست و بە ئارامی بژی و لە هەمان کاتدا بتوانێت ئەو کەسە باوەڕی هەبێ بە ئەو گۆڕانکاریە زانستانی کە ئێستا لە جیهانی تەمەندرێژی ئەکرێت بەشداری بۆ هەموو کەسێکە و بەبێ بەرامبەرە لە ڕێگەی سۆشیال میدیاکانمانەوە دەرگای ئەندامونمان کردووەمانە و لە ڕێگەی سۆشیال میدیاکانمانەوە هەموو ئەو معلوماتانی کەوا پێویستن لە ژیانی لە جیهانی تەمەندرێژی ئەخێنە ڕوو بۆ خەڵکی و بە تایبەتی وەکوڵیت هانی ئەو کەسانە دێن کە زۆربەی ئەوان کەسانی کە لە سەرروو تەمەند 40 ساڵۆن ئەو کەسانی کەوا نەخۆشی درێژخانەکانە نێن نەخۆشیەکانی دڵ شەکرە و قەڵەوی و کە مشاکلی هۆرمۆنی ئەم شتانە. ئەوانەی ئامادەی سیمینارەکە بوون تێڕوانین و بۆچوونی گرنگیان هەبوو دەربارەی ئەم بابەتە گرنگە بە تایبەت لە نێو کۆمەڵگەی کوردیدا کە تاکەکان ئاڕاستە دەکات کاتێک تەمەنیان بەرەو هەڵکشان ئەچێت چۆن تەندروستانە بژین بەڵام لە هەمان کاتیش زەنگێکی ئاگادارکردنەوەیە بۆ تەمەنەکانی دیکەش کە بتوانن گرنگی بە شێوازی ژیان و چۆنێتی تەمەندرێژیان بدەن. من بە بابەتێکی زۆر گرنگ و هەستیاری دەزانم کە دکتۆر زانا جێگەی دەستخۆشیە کە دەستی بۆ ئەم بابەتە گرنگ و هەستیارە بردووە کە تا ئێستا کەمترین توێژینەوەی زانستی لەسەر ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاست لەسەر کراوە و تەنانەت لە جیهانی دەرەوەش کە کەمترین توێژینەوەی لەسەر کراوە. زیاتر ئەوەی کە من درکم پێکرد دەبێ ئەو میکانیزمەی کە خانەکان بەرەو پیربوون دەبا لە ڕووی بایۆلۆجیەوە کە پەیوەندی بە جیناتەوە هەیە دەستبردن بۆ ئەو بابەتە هەستیارەیە کە تەشجیعت دەکات ینی کار بۆ ئەوە دەکات کە پسپۆڕانی زانستی لەو باردا توێژینەوەی زیاتر بکەن ئەگەرێک هەیەکەوە ڕێژەی تەمەن بەرەو زیادبوون بچێ کە ئەمە زیاتر بەستوێتەوە بەوەی کە پیری وا دەکات کە تەمەن کورد بێتەوە. دیارە بەداتایە کە بەراوردی زیاد لە چەند ساڵێکی کردووە کە ڕێژەی تەمەن بەرەو بەرزبوونەوە چووە کە لە 30 ساڵەوە دەستی پێکردووە ئێستا تا معدەلی تەمەن لە عالەمە 70 ساڵە. بەڵام بە گرنگیدان بەم بابەتە مایکرۆبایۆلۆژیانە بە بابەتی جێنێتیک کە ئیپیجینیکە بە کۆمەڵێک شیکاریە کە دەکرێت خۆت بپارێزی لەوەی کە درنگتر پیربیبی بۆ ئەوەی کە تەمەنە درێژتر بێ. بەڵام لە پاڵ ئەمەشدا چەند بابەتێکی دری پێوە بەستۆتەوە کە لە پاڵی وەرزشکردن و خۆراک کە پەیوەندی ڕاستەوخۆی بەو خانانەوە هەیە. یەکێک لە بابەتە گرنگەکان ئەوەیە کە کاتێک کە خانە لە مەترسیدایە بە گەنجی دەمێنێتەوە بەڵام کاتێک کە دەرفەتێکی باشی بۆ دەڕەخسێ ئەوەیە کە خانە بەرەو پیربوون دەسێ. ئەو کاتێک کە جستی تۆ چی هەیە داوای دەکات تۆ بی خۆیت بە تەکید ئەو خانەیە دەرفەتێکی بۆ دەڕەخسێ کە زیاتر گەشە بکات و زیاتر بەرەو پیربوون بچێ. بۆیە ینی ئەم بابەتە لێکۆڵینەوەی زیاتری دەوێت و من پێشم باشە ئەم توێژینەوانە کە توێژینەوەیەکی زانستیە لەسەر ئاستی ئەکادیمی لە زانکۆکانی هەرێمدا زیاتر قسەی لەسەر بکرێ بۆی دووبارە ینی گروپێک یاخود تیمێکی زانستی دروست بکرێ کە بە تیمۆرە کە
پێویستی بە پزیشکی خۆراکەیە، پێویستی بە پزیشکی پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی و جینات هەیە بەیەکەوە بە یەکتیم بتوانن توێژینەوەیەکی زیاتری لێ بکەن. ومێت هەیە کە لەم هەرێمەشدا کە جارێکی کە بازدانێکی زانستی لەو بارەدا بکرێن. وەک ئەوەی پزیشکان و توێژینەوە زانستیەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە مرۆڤەکان هەر لە سەرەتای تەمەنیانەوە تاوەکو کۆتایی تەمەن ئەوەی گرنگە پەیڕەوی بکەن بە درێژایی ژیانیان، گرنگیدانە بە خواردنی تەندروست و وەرزشکردن و چۆنیتی ئارامکردنەوەی دەروون و هاوکات پەیڕەوکردنی سەرجەم ئەو چالاکیانی کە ژیانێکی دروست دەڕەخسێنێت بۆ تاکەکانی کۆمەڵگە.